هەرچەندە ڕۆژی بەرەنگاربوونەوەی کارکردنی منداڵانە، بەڵام بەشێک لە منداڵەکان بەکارکردن ڕۆژەکان تێدەپەڕێنن. سەلام میشەکە لەو منداڵانە و بۆ دابینکردنی بژێوی ژیانی و یارمەتیدانی دایکی کار دەکات. هاوشێوەی هاوڕێکانی و چەندین منداڵی دیکە ئاوارەی پارێزگای سەلاحەددین و لە سلێمانی دەستیان بەکار کردووە. لە بازاری شەکەم عەلاقە فرۆشم بارە بۆ دایکم پێیاکەم ساعە 8 حتى ساعە 6. هەرە وەڵا چۆن ئەوە قاچم ئەگەر دانیشم سبەحەوەنە هەمی ئەمانژی حەزەکەمە چم بۆ مەکتەب بەس لەبەر ئیشەکە ناتوانم. دڵبرینێکی دیکەیە لەو منداڵانەی کە کار دەکەن دەڵێت کە باوکی نەماوە و ژیانی خێزانەکان لەسەر کارکردنیەتی و تا ئێستا لە ژیانیدا نەچۆتە خوێندنگە. لە کرو دەینە لەبەر ئاوا فرۆشم ئیشمان نییە و دایکمژی چاوی نەخۆشە و پشتی ئازاری هەیە و لەبەرەوە ئیشەکەم لەبەر کریخان و مەکتەب نەڕشتومە بۆ مەکتەب. هەر هیچ نەڕۆشتووی؟ هیچ نەڕشتومە. بەپێی ڕووپێویەکی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی 1466 منداڵی ئیشکەر هەن لە سلێمانی 1010 منداڵ، لاڵەبجە 124 منداڵ، ئیداری ڕاپەڕین 121 منداڵ، ئیداری گەرمیان 211 منداڵ. لەو ڕێژەش لە 155یان لە خوێندندا بڕاون و 9 لە سەدیشیان هیچ خوێندەواریەکیان نییە. لە ماوەی زیاتر لە 2 مانگدا نزیکەی 300 منداڵی ئیشکەر لە هەرێمی کوردستان دەستنیشان کراون بۆ ئەوەی لە کارکردن دوور بخرێنەوە، ئەوەش لە چوارچێوەی پرۆژەیەکی یاوبەشی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئەنجام دەدرێت. ئەم پرۆژەیەیان جیاوازە، یەکەم بۆ هەموو هەرێمی کوردستانە، بۆ سلەیمانی، هەولێر، دهۆک. هەروەها پرۆژەکەی ئێمە ئەم پرۆژەیەیان هاوکات لەگەڵ ڕووپێویەکە چاودێری و پاراستنی مناڵەکانی لە ئەستۆیە. چاودێری مناڵەکانەکەن، سەردانی خێزانەکانەکەن، ئەیان پارێزن لە توندوتیژی لە چەوسانەوە. هەروەها چەند پرۆژەیەکیان هەیە بۆ دابینکردنی هەنێک لە پرۆژەی بچووک بۆی بژێوی ئەم خێزانانەوە بێ کە کار بە مناڵەکانیان نەکەن. ئەو منداڵانەی کە کار دەکەن وەک خۆیان دەڵێن ڕۆژانە زیاتر لە 10 سەعات کار دەکەن و تەواوی ڕۆژەکەیان بە باندوێتی بەڕێدەکەن. هەموو منداڵانی لێرە کار دەکەن هیوان وایە وەکو منداڵێکی یاسایی ژیان بەڕێ بکەن، بەڵام دابینکردنی بژێوی ژیان و کارکردن ڕێگەیان پێنادات. بڕوا بادین، کورسات نیوز، سلێمانی.